تا دێت بازنەی ناڕەزایەتیەکان لە دژی پرۆژە یاسایی هەمواری باری کەسێتی کە ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و خوێندنەوەیکی بۆ کراوە زیاتر دەبێت. چالاکوانانی بواری مافەکانی ژنان لە هەولێر هەمواری یاساکە بە مەترسێکی گەورە ناو دەبەن و دەڵێن دادگاکان ڕۆڵیان لە گرێبەستی هاوسەرگیری کەم دەبێتەوە و مامۆستایانی ئاینی مزگەوت و حوسەینیەکان ڕۆڵیان زیاد دەکات. بە گوتەی خۆشیان ئەوە شوا دەکات هاوسەرگیری پێشوەختە زیاد بێت و شیرازەی خێزانەکان تێک بچێت. گردبوونەوەکەی ئەمڕۆی هاوپەیمانی ژنانی کوردستان و ڕێکخراوی ئێمە وەکو هاوپەیمانیەک بوو بۆ پاڵدەنگی ژنانی کۆمەلگای عێراق و کۆمەلگای کوردستان بەگشتی بۆ ئەوەی کە هەرچی زووە ئێمە جەخت بکەینەوە لەسەر وەستاندنی یاخود ڕەتکردنەوەی ئەو بیرۆکەی و ئەو پرۆژەیە کە لە ئێستا لە پەرلەمانی عێراق خواستی گەرمی لەسرە بەوەی کە یاسای باری کەسێتی هەموار ئەکرێتەوە ڕەنگە بەشێک لە بڕگە و مادەکان کە لە ئاست خواستی ژنان نەبێت لە بەتایبەتی ئەو بڕگە و مادانی کە باز لە تەمەنی گونجاوەکەن بۆ هاوسەرگیری. ژنان و کۆمەلگای مەدەنی بە هەموو شێوەیە گەڕەتی ئەومارکردنەوەی یاسای باری کەسیەتی ژمارە 1970 ساڵی 1950 دەکەین لەبەر ئەوەی ئەمە دەبێتە پێشێلکردن لە مافەکانی ژنان و منداڵان و شێواندنی کۆمەلگا. چالاکوانانی بواری مافەکانی ژنان باس لەوەش دەکەن ناکرێت کچێک بە تەمەنێکی کەمەوە چارەنووسی بکەوێتە دەست مامۆسایەکی ئاینی یان لە حوسەینیەک بوترێت ئەم کچە توانای هاوسەرگیری هەیە یاخود نا. بۆیە داوا دەکەن ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمواری یاساکە بکشێنێتەوە و دەنگی لەسەر نەدات. بەداخەوە ئەم یاسایە کە زۆر جار هەیە مەثەلەن لەوانەیە هەنێ لایەن بڵێن کە تەسیری لەسەر هەرێمی کوردستان نابێتن بەڵام بە پێچوانەوە ئەوە تەسیری لەسەر هەموو تاکێکی ئەو کۆمەلگایە دەبێتن. یعنی ئەم یاسایە ئەم گۆڕانکاری ئەم لەو یاسایە کە ئەوان پێشنیاریان کردووە دەبێتە هۆکاری تێکدانی شیرازەی خێزانی لە هەموو عێراق و لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە. بۆیە ئەوەی ئێمە لێرە داوای دەکەین دەمانەوێتن کە یاسا مەدەنیەکە بمێنێت بۆی بتوانین مافی منداڵ و مافی ژن بپارێزین لە هەموو عێراقە. یاسای باری کەسیتی کارپێکراوی ئێستای عێراق لە ساڵی 1959 دەرچووە و دەڵێت مەرجە ئەو کچ و کوڕەی کە هاوسەرگیری دەکەن تەمەنیان گەشتوو بێتە 18 ساڵ یاخود گەر 15 ساڵ بن ئەو کات پێویستیان بە مۆڵەتی دادوەرە و بە گوێرەی تەمەنی شەرعی پێگەشتن و توانای جەستەییان. بەڵام لە هەمواری یاساکەدا تەمەن لا براوە و پەرلەمانتارە شیعەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوورن لەسەرەوەی دەنگ بە هەموارەکە بدەن. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.